سڵاو جێگرانی خۆشەویست بینەران لە سوۆشیال میدیا لە رادیۆی کوردستان 24 لە ژووری بەرنامەی زمانێمە لەگەڵێوەداین. ئەڵلقەی ئەمجارەی زمانێمە دوو پیتی کوردیمان هەڵبژاردووە کە تێیدا تاو توێ بکەین. هەندێک کەس دەڵێن پیتی وا و یەکدانە بێ بەسە لە هەر شوێنێک بێ و هەر جۆرێک بێ و پیتی یایش بە هەمان شێوە. دەمانەوێ ئەمە یەکلایی بکەینەوە ئەوەندەی کە پێمان دەکرێت لەگەڵ میوانی ئەوڕۆمان کە مامۆستا عەبدوڕەحمان فەرهادیە، ئەو نووسەرێکی دیارە و سەرۆکی لقی هەولێری یەکێتی نووسەرانی کوردە. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە جێگرانی بەڕێز. مامۆستا تۆ لەگەڵ ئەوەی پیتی وا و یەکدانە و دوودانەی هەبێ یان هەر یەکە و تەواو پێویست ناکات جمک هەبێ ینی دوانە بێت پیتی وا و خۆی لە ڕاستیدا ئەمە زانستی دەنگە، ینی بە قسەی من و ئێوە نییە، ینی دەبێ دەنگەکە چۆن دەردەبڕێ ئەو پیتە بەو شێوەیە بنووسێ. مەسەلا واو یەک واو واوی کورتە و دوو واویش واوی درێژە، ینی ئەمە دەبی وەکو ئێرە با بڵێن لە تاقیگەیەکی زانستی لە کۆلیجە زانستەکان تاقیگەی دەنگ هەیە، دەبی لەوێ ئەکادیمیای کوردی داوا بکە یان شوێنە ئەو شوێنە زانستی کە معنیە تایبەتە بە ڕێنووس بە پیت داوا بکە بڵێ ئەوە ئەو دەنگە لە ڕووی علمیەوە چۆن دەخێنرێتەوە لە ڕووی فیزیاییەوە. ئیتر لەوێ لەو مختبەرە دەنگەکە تاقی دەکرێتەوە ئایا واوەکە درێژە یان واوەکە کورتە. بۆ هەر وشەیەک ئەگەر ئێمە نیگەران بووی لی کە یەک واوی بۆ بەکارێ یا دوو واو. ئینجا زۆر بیرڕا هەیە کە دەڵێن پێویستە یەک واو بەکاربێ کە بەڕای ئێمە ئەمە بیرڕا و بۆچوونێکی هەڵەیە، چونکە هەردوو پیت یان هەردوو دەنگ یەک واو لەگە دوو واو ئەمانە فۆنی من، یعنی دەنگن، دەنگی جیاوازن، وەک چۆن دوو پیتی ئەلف و با لە یەک جیاوازن وهروها پیتی یەک واو لەگەر دوو پیتی دوو واو لێک جیاوازن دەنگەکان. ئینسان لە تەلەفۆز هەست پێ دەکا، بۆیە ئەو بۆچوونە بەداخەوە هەندێک لە مامۆستایانی زانکۆشی گرتوتەوە بێوچینێکی هەڵەیە بەلای ئێمەوە هەڵەیە خۆزیە ئەوان لە ڕووی زانستیەوە بۆمان ئیسپاتکەن کە یەک واوە. ئەوە ئەگەر قەناعەتمان پێی بێ لە ڕووی زانستیەوە بەڵگەکە بۆچوونەکان ڕاست و دروست بن، ئەوە ئیتر هەموو نووسەرانی کورد و دەستگاکان و داو دەستگاکانی میری و دەستگاکانی ڕاگەاندن و سۆشیالمی خەڵکەکە دەبی پەیڕەوی بکە. بەڵام تا ئێستا زۆربەی هەر زۆری بیڕاکان لەسەر ئەوەنکە دووا و پەسەندە دووا و پەسەندە لە شوێنی خۆی لە شوێنی خۆی. بڵێ ئەوانەی کە دەڵێن یەکوا و هەر لەژێر ئەو کاریگەریە یان لەژێر ئەو تەماشاکردنەیە کە زمان ئاسان بکرێ یان بنچینەیەکی زانستیان پێە بۆەوە، چونکە زمانی کوردی ئەو تایبەتمەندی هەیە، هەموو دەنگەکان وێنەی خۆی هەیە وانە وەکو تۆش گوتت هەندێک وا و هەیە دەنگێکی درێژترە لە زمانەکانی چارە سەر کراوە. بۆ نمونە لە عەرەبی زەمە هەیە بۆ واوی زۆر کورد یان شەدە هەیە بۆ درێژکردنەوەی پیتەکە. بڵێ بەخۆی لە ڕاستیدا دەبی ئەمە لەو ڕوانگەیەوە ئەکادیمیای کوردی ڕۆلی خۆی ببینێ کە گوتمان یەک واو جیاوازە لەگەر دوو واو ڕاست دەکەی، دوو واو مەفروزە شەکلەکەی وێنەکەی فیگەرەکەی بگۆڕێ. ئەگەر یەک واوی واوەک دەنووسێ وەکو خۆی، بەڵام ئەگەر واوی درێژبی دەنگەکە فۆنیمی دوو واو ئەوە پێویستە شەکلی بگۆڕێ. ئاجا ئایا یەک واو نقطەی لەسەردا دەندرێ یان نقطە لە خوارێدا دەندرێ یان شێوەکەی دەگۆڕێ. ئەوە لە مستەقبل دەبی ئەکادیمیای کوردی ئەو دەستگا زانستیانە دەستگا ئەکادیمیەکان بەڵێ کار لەسەر بکەن بۆی لە کۆڵم کێشێش ببینەوە. بەڵام شتێکی دی هەیە، ینی ئەمن پێچەوانەی ئەو بیرکردنەوەی کە دەڵێ یەک واو بەسا بۆ هەموو حاڵەتەکانی بەکارهێنانیەوە و بە پێچەوانەوە بیرەکەمەوە زمان بەهۆی پەیوەندی لەگەڵ زمانی نەتەوەکانی دی پەیوەندیەکە فراوانتر دەبێت، دەنگ زیاد دەبێت و لەگەڵ فراوانبوونی پەیوەندیەکانی مرۆڤ لەگەڵ سروشت و دەوروبەریش گەشەکردنی مرۆڤ و هەموو ئەو پەیوەندیانەی ڕەنگە دەنجی نوێ بێتە ناو زمان نەک بچوک بکرێتەوە بەڵکو پێویست دەکات فراوانتر بکرێت پێم وابێت.
ئەکید دەبێت فراوانتر بکرێت ڕاستەوە بەڵام خۆی کاتی خۆی لە دێر زەمان قەدیم مەجموعەیەک دەنگ هەبوون لە ناو نووسینی کوردی نەبوون مەجموعەیەک دەنگ مەجموعەت فۆنیم پیت بۆ نموە عین حێ ها هیتر هەبوو ئێستاش بەعزێ دەنگ هەیە ئێمە لە ناو ڕێنووسی خۆمان نیمانە یعنی زمان تا پێشکەوێ دەبی ئەوە چارەسەری ئەو کێشانە بکە بۆ نمونە ئێمە چمان نییە وەنیە دەنگی چ وەکو ڕێنووس نیمانە کافە ئەگەر یەی لە پاشایان یا ئەی لە پاشات ئەوە بە چ دەخندێتەوە ئەوە چارەسەری ئەو ڕێنووسانە ئەو جۆرە کێشانە دەبێ دەستگا ئەکادیمیەکان وەکو ئەکادیمیای کوردی یان بەشەکانی زمان و ڕێنووس ئەمانە چارەسەر بکەن ئێوە وەکو یەکێت نووسەرانی کورد ناتوان بیکەنە پرۆژەیەک بیدەنە پەرلەمان کاری لەسەر بکرێت لە ڕاستیدا ئەمە کەمتر ئیشی پەرلەمانە زیاتر ئیشی ئەکادیمیای کوردیە ئەکادیمیای کوردی من لە مێژە جارێک ستونێکشم نووسی داوام کرد کە ئەکادیمیای زمانی کوردی بێتە ئاراوە دامەزراندن بێتە دامەزران ئەکادیمیای زمانی کوردی بۆ نمونە ئێستا عەرەب لە سوودان لە مەسر لە ئوردن ئەوانە لە زۆر وڵاتی تریان ئەکادیمیای زمانی عەرەبیان هەیە ئەکادیمیایە کە تایبەتە بە زمانی عەرەبی ئیتر ڕێنووسیشان دەگرتەوە هەموو کێشەکانیان دەگرتەوە ئەمانە بەردەوام کار لەسەر زمانی عەرەبی دەکەن و هەروەها کێشەکانی ڕێنووسی خۆیان چارەسەر دەکەن بەڵام ئێمە تا ئێستا ئەوەمان نییە ئیشی یەکێتی نووسەرانیش نییە ئیشی یەکێتی نووسەران کەمتر ئیشکردنە لەسەر ڕێنووس و لەسەر زمان ئەمە ئیشمان بڵێ ئیشی ئێمە تەنیا ڕۆشنبیرکردنە لەسەر ئەدەب و ڕۆشنبیری بەگشتیە مامۆستا ئەمە چۆن پیتەکان لێک جیا بکەینەوە واوی درێژ و واوی کورد قاعیدەیەک هەیە یان تۆ بۆ چونێکی تایبەتت هەیە لەو وارە قاعیدەکە دەبی بگەڕێنەوە سەر فۆنی مەکە ینی بگەڕێنەوە سەر دەنگەکە چۆن وشەکە چۆن دەخیندرێتەوە بۆ نمونە وشەی چوون دوواوە چووکە واوەکەی دەبینی لە دەنگ لە گۆکردندا درێژە بەس چون ینی ئەوە مانایشتری هەیە دەنگەکەی یەک واوە ئەوە لە حالەتی تەلەفوز لە گۆکردندا دیارە ینی هەموو پیتەکان دیارە ئەمن زۆر زار باسی زمانی عەرەبی دەکەم کە دەرم ئەگەر لە زمانی عەرەبی زەممە هەیە طبعاً زەممەی زمانی عەرەبی زۆر نزیکە لە یەک واو هەموو پیتێکی عەرەبی کە کردتە هەموو وشەیەکی عەرەبی کە کردتە کوردی ئەگەر زەممە هەبوو یەک واوی لۆ بەکاربینە بەڵام ئەگە واو خۆی هەبوو دەبتە دووە مەسەلەن مەحموود یونس یوسف ئەوانە هەمووی دوواوە ئیتر بەڵێ بەڵام زەممە دەتوانی یەک واوی بۆ بەکاربینێ ئەوە یعنی نابتە قاعیدێکی گشتی بەڵام زۆر نزیکە لی ئەگەر پیتێکی واو هەبێ و زەممەشی لەسەر بێ واو خۆی زەممەیە واو زەممەیە بە زەممەشی درێژە دەبتە دووە بۆ چونێک هەیە لەبارەی پیتی واو دەڵێ ئەو پیتانەی بە لە قورگەوە دەرەچن کە هەشدانن ئەوانە ئەگەر پیتی واوی لە دوای ئەوانە بێ دەبێ یەک واو بێ و ئەگەر ئەو پیتانەی زارەچین لەسەر زار لەسەر زمان دەرەچن ینی دەنگەکە لە قورگەوە نایە پیتی واو لە دوای ئەوانە بێت دوو واوە نازام تۆ بۆ چۆن خۆی ئەزانین چۆنە من ئەو قسەیە بەڕێژەی سەدا سەد نییە ئەمەش حاڵەتی شازەیە بەڵام زۆر ڕێی دەچی مەسەلە تو ئەگەر وشک کۆتایی بە واو هات پێشی واوەکە بزوێن بوو ئەوە یەک واو خەو شەو ناو داو ڕاو ئیتر ئەمە بۆ شێوەیە بەڵام ئەگەر نەبزوێن بوو دەبتە دوواو مەسەلە دوو شوو مو ڕوو خوو ئەوانە هەمویان کۆتاییان باو هاتی بەڵام دوی بوو بەکاردێ لە گۆکردنیشدا دیارە واوەکان درێژەیان کورتە بڵێ ئەو دوواوە یەکێک ڕۆلی نەبزوێن و یەکێکیان ڕۆلی بزوێن دەبێت بەڵێ بۆیە وای زۆر باشە چەند زۆر پیتی واومان هەیە هەر ئەو دوودانەیە بڵێ دواوی درێژ پیتیۆ کە هەفتی لەسەر ئەوە دەنگێکی دیکە ئەوە نیشانی کەمتر کێشەی لەگەڵ بڵێ کێشەی تێدانی ئەوە فۆنی مێکترە دەنگێکترە بەڵێ جیاوازە لەگە یەک وا و دووە بەڵێ هەر دوو بەڕێی من هەردوو واوێک هەیە کە بۆ بەیەکەوە بەستنەوە بەکاردێ
بەڵێ وشێک لە ئامرازی پەیوەندی پێ دەڵێن ئامرازی پەیوەندی پێ دەڵێن ئەم واوە هیچ گرفتێکی نییە بزانم نەخێر ئەم واوە جاران لە ڕێنووسی کوردی دەچووە پاڵ وشەی پێشخۆی یعنی پێیەکەوە نەدونسا بەڵام سپیس لە نێوانیان نەبوو واتە کەلێنێک نەبوو بەڵام لەم چەند ساڵی دوایی واو بەتەنیا وشەیە بووە ئامرازی پەیوەندی بەتەنێ وشەیەکی سربەخۆ لە نێوان وشەی پێش خۆی و وشەی دوای خۆ واتە لە پێش خۆی سپیس هەیە و لە دوای خۆشی سپیس هەیە بڵێ ئەمە دوای تەکنەلۆژیا دوای کۆمپیوتەر ڕۆڵی بینی هاتارە بەڵێ باسی پیتیایش بکەین باشە پیتیا کە خاصەتێکی دیکە هەیە هاوبەشە ینی گرفتێکی دیکەیە با بڵین ئەوی پێکەوە باز دەکەین هیوا وە چونکان کەس پێی وایە پیتیا و پیتیواویش سێدانەشی هەیە نازم لەو بارەیەوە چ دەڵێ بەخۆی منیش لەگەڵ ڕێم سێدانەی هەیە دوای باز دەکەین باە ئەکە باز پیتیا دوودانەی و یەکدانەی کاریگەری لەسەر مانای وشە دەبێ وەکو واوەکە بەڵێ بەکەیت نمونەم دەدەیەگەر لەبیر دەبێت بەکەیت بڵێ خۆی هەروشەیە کۆتایی بە پیتیا هات کۆتایی بە پیتیا هات ئەگەر بەستەوە بە وشەی دوای خۆی یا ئەکە دەبی بتە دوو بۆ نمونە یەکێتی نووسەران یەکێتی هی نووسەران نابی بڵێ یەکێتی هی نووسەران هایەکە دەڕوا یا ئەکە بەیایی پێشە خۆی دۆنسێ یەکێتی نووسەران یەکێتی بەڵێندەران با بڵێن ئەوە بەو شێوەیە بەنسبەت گۆڕین معناوە بەڵێ ماناکەشی دەگۆڕی لە زۆر شوێن ماناکەی دەگۆڕی حالیان لەوانەیە خەیاڵمدان هەیە و نمونەیە بەڵام دەزانم کەوتوتە بەرچاومان زۆر جار بەنسبەت سەیەکەش زۆر حالەتدا سەیە دروستە بەکاربێ بەڵام نووسەرانی کورد لە ئاسانکاری و جوانکردنی وشە دەیکەنەوە دوو بۆ نمونە با بڵین باداوەییەکان یان ینی کە وشێک کۆتایی بە گۆڕانکاریەکان ئەوە دەفتە دویە بەڵام باداوەیی خۆی دویە یەکان دیسان دەبتە سەیە بەڵام بۆ ئاسانکاری و جوانکردنی وشە زۆربەی نووسەرەکان دویە بەکاردێنن هەندێک نووسەریش سەیە بەکاردێنێ بەڵام ئاسایی و ڕاستە غەڵەت نییە بینە سەر ئەو لە بۆ پیتیواویش هەمان ڕێیت هەیە کە دەبێت سێدانە بێ سێدانە واو هەیە یان تەنیا لە یا ئەو چێش لە کەمترە سەیە هەیە ئێستا من یەک نووسەری برادرمان هەیە سەیە بەکاردێنی ئەویش دکتۆر فریاد فازیلە ئەوە لە کتێبەکانی سەیە بەکاردێنی بەڵام هەندێک زۆر ناشیرنترە بۆیە نووسەر کەمتر دویە زیاتر دویەکەش پەسەندترە زیاتر لە دواوەکە پەسەندترە لە پیتی واوەکە ئەگەر بڵێن نمونەیەکی زۆر باو هەیە کوڕ و کوور بڵێ ینی ئەوانەی کە پێیان وایە گرفتی واوی درێژ دوو واو تەنیا ئەو وشەیە بۆیە ینی تەنیا یەک وشیان هەست پێ کردووەک هەبێ کوڕ و کوور نەخێر زۆر وشەیتر بۆیە دەڵێن ئەو شەیە گرفت نییە لە ماناکەی لی حاڵی دەبین لە شوێنەکەی لە ناوڕستە یان لە قسەکردندا ماناکەی دەگەێنێ بۆیە پێویست ناکات دوواو بێ بەڵام پێم وایە وشەیدی زۆرەکە لە فەرهەنگدا لە قسەکردندا زۆر ڕۆژانە دەیبیستین بەرچاومان دەکەوێ ئەمە وشەیترمان زۆرە ڕاست دەکەی کوڕ زۆر زەقا لەگە کوڕ ئەوە یعنی زۆربەی خەڵک دەیزانی بەڵام وشەیتر زۆرە بۆ نمونە قوم واتە فڕ لێدان فڕکردن بەڵام کردە دووا و بە قوم دێواتە لم ئەوە نمونێشت چون تازە پاشم کرد چون لەگەر واتە چۆن واتە چۆن لە شێوە زاری سلێمانی شێوە بنزاری سلێمانی جیاوازە لە چوون واتە ڕۆیشتن ئەوە نمونەوان زۆرە و هەروەها با بڵێن تو لە بادین دەرێن تو واتە تۆ بەڵێ کە کردە تو دەبتە تو وەکو تۆی شەقڵاوە شەقڵاوە توی کە دەخرێت میوێ جوت
واتە جۆتکردن زوت جوت واتە جۆتکردن جوت یار یەکواوە کە کردتە جووت دەبتە واتە دوودانە بەڵێ نمونەی تر زۆرە ئەوتەوە لەوانەیە توز واتە خوێ توز واتە تۆز نمونەی تریش زۆرەوانە لە خاڵم بێن کەواتە ئێمە لە کەمتر لە خولەکێک نزیکەی دە نمونەت گوت ئەگەر بۆی دابنیشی و کاتی زۆر پێوە خەریکبی زۆر وشەی دیکە هەیە کەواتە ئێمە دەگەین ئەو بڕیارێک کە دەبێت دووا و هەبێ بەڵکو زیاتریش خۆی هەموو دەستگا ئاکادمیەکان زانکۆکان بەشە کوردیەکان هەموو پابندی ئەوەن کە دەبێت دووا و هەبێ لە شوێنی خۆی چونکە دووا و دەنجەکە جیاوازە لە یەکوا و هەریەکە دەنجی خۆی هەیە ئیتر دەبێت بە شێوەیەکی زانستی بەکاربێ لە نێو هەرو شەیەکدا بەڵام بۆ بنبڕکردنی ئەم کێشەیە زیاتر دەبێت دەوری دەستگا ئاکادمیەکان وە وەزارەتی پەروەردە دەوری هەبێ بەڕاستی تۆ باسی سەرەتای قسەکردنت باسی دەربڕینت کرد گۆکردنەکەی دەنگەکە دیارەکە بەڵام لە گۆکردنیشدا هەندێک جار هەندێک کەس گۆکردنی جیایە لەگەڵ هەندێک کەسی دیکە ئەمە لە گۆکردن طبعاً جیاوازە گۆکردن ئەتو نابی ڕێنووس تەطبیقی گۆکردنی یعنی هەموو کەس بکەیت دەبی ڕێنووسەکەش ستانداردی بە شێوەیەک بی کامەی ڕاستە لەسەر گۆکردنێکی ستاندارد بەڵێ گۆکردنی ستاندارد بڵێ شێوەزاری شەقڵاوە لەگەی هەولێر فەرقی هەیە لەگەی ڕواندز فەرقی هەیە لەگەی سلێمانی فەرقی هەیە طبعاً هەریەکە لەوانەیە وشەیەک بە شێوەیەک گۆ بکە بەڵام ستانداردەکە چۆنە دەبی ئەوها لە بهینێ ناو ڕێنووس پەیوەندی پیتی واو لەگەڵ پیتی لە دیالێکتی ژووردا هەندێک جار هەندێک پیتی واو هەیە دەبێتە ڤ هەواڵ هەڤاڵ ئەوین ئەڤین ئەو واوە کە دەبێتە پێتوانیە ئەو واوەیە کە یەکدانەیە بخۆ ئەم پێم وایە ڤ دەبترێتەوەی واو بەڵێ ینی ڤەکە لەوانەیە زیاتر ئەسلیتر بێ ینی ڕەسەنتر بێ لە کامە لە ڤەکە ڕەسەنتر بێ لە واوەکە چونکە ئەو واوە بۆ نمونە وشەی ئەڤین بگری لە بادینان بەکاردێ ئێمەش زۆرانی زۆر جار ئەڤینمان هەیە ئەڤین بەکاردێن بەڵام ئەوین واوەکە لە زمانی فارسیەوە هاتووە فارس کەمتر بەکارێنن دەکەنە واو زیاتر بەڵێ ئەوەی لەوە هاتی مامۆستا خۆشحاڵ بووم ئومێدوارم سوودێکی بچوشش بێگەیان بیتمان بە گوێگرانمان بە بینەران لە سوشال میدیا لەبارەی پیتی وا و پیتیە هەرچەندە کەمتر لەسەر پیتیە قسەمان کرد چونکە گرفتەکەی کەمترە ئەوەی کێشەی دروست کردووە و زیاتر ڕای جیاوازی لەسەرەیە پیتی واوە تێبینیەکی درت هەیە یان نمونەیەک یان شتێک لەبەڵام من تێبینیەکەم ئەوەیە دەبی وەزارەی پەروەردە ڕۆلی تایبەتی زۆر بدا بە ڕێنووسی کوردی لە خوێندن لە مەرحەلەکان بە تایبەت ئێستا لە پۆلی دەی ئامادەی بەشێکی کتێبی کوردی زمان و ئەدەبی کوردی تەرخان کراوە بۆ ڕێنووس بەڵام دەبینی کە دەخوێنەوە پڕی غەڵەتە ئەو ڕێنووسە دەبی ئەوان ئەو کتێبانەی زمانی و ئەدەبی کوردی پڕیان لە هەڵەیە هەموو قۆناغەکان دەبی وەزارەی پەروەردە بایەغ بە زمانی کوردی و بە ڕێنووس بدا هەموو جۆرە دەرسەکان کتێبە کوردیەکان بداتە پسپۆرانی تایبەتماند کوردیزانەکان بۆ ئەوی بەبێ غەڵەت بکەوتە بندەستی تەڵەبە و مامۆستا ئەوەیە داواکاریەکەمان زۆر سپاس جێگران بینەرانی سوشال میدیا سپاس بۆ هاودەمیتان لەگەڵ ئێمە سپاس بۆ مامۆستا عەبدوڕەحمان فەرادی کە لەگەڵمان بوو لەم بەرنامەیە سپاس بۆ هاوکارانم لەو دی و شوشەی ستۆدیۆوە کاک دلێر و کاک سەرکار و کاک هونەر لەگەڵمان ماندوو بوون ئومێدەوارم بە ساغی و سەلامەتی من تا لاڵقەیەکی دیکە هاودەمتان دەبینەوە و سپاردەی خوا بن